پەروەردەی چەمچەماڵ سزادانی بە کۆمەڵی بۆ مامۆستایانی 4 قوتابخانەی سنوورەکەی دەرکرد. ئەمڕۆ مامۆستایان و فەرمانبەرانی 4 قوتابخانە تویانە پێش جەژنەوە بالەی بدەین و دەرگای قوتابخانەدا بخەین و بڕۆنەوە بۆ ماڵەوە. کە سوکاری قوتابیان تەلەفۆنیان بۆ پەروەردەی چەمچەماڵ کردووە، پێیان وتوون ئەرێ پشووی ئەمڕۆ، ئەوانیش وتیانە وەڵا پشوو نییە. بۆچی بووە کە سوکاری ئەو قوتابیانەش وتیانە وەڵا ئەمڕۆ قوتابیەکانمان نێردراونەتەوە بۆ ماڵەوە و تویانە بڕۆنەوە پشوویە. کاتێک پەروەردەی چەمچەماڵ دەچێت سوراخ یەم بە دووارچوونە دەکات، دەبینێت 4 قوتابخانەی سنوورەکەی قفڵێکی ئەوەندایان لە دەرگای قوتابخانەکەیانداوە و پێش جەژن کردویانە بە پشوو لەگەڵ پشووەکانی جەژن تێقەڵیان کردووە. بۆیە بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ یەکسەر بڕیار دەدات مامۆستایان و بەرپرسانی ئیداری ئەو قوتابخانەیە ئەو 4 قوتابخانەیە بە ڕۆژێک نەهاتوو بۆیان هەژمار بکات. ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ کرد، باسی لەوە کرد کە زۆرێک لە دایرەکان و فەرمانەکان باس لەوە دەکەن کە پێش جەژنەوە دەڵێن بالەی بدەین و کەس نازانێت، بەڵام ئێمە پێمان زانیون ئەگەر بەیانی نیەنەوە بۆ دەوام پەیوەندی نەکەنەوە، تەنانەت ڕۆژانی جەژنیشیان بۆ دەبێت بە سزا و بە نەهاتوو بۆیان هەژمار دەکەین. جا وردەکاری ئەم هەواڵە لە تۆڕی هەواڵی 964 دۆتکەی ئاڵودیا هەیە، دەتوانن زیاتری لەبارەوە بزانن.